الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بشتواني الله سبحانه وتعالى تنا خزمتي زنجيريك لسر إمامي مهدي رحمتي الله إليه. طبعا سلسليك ماني لسر دجال كومرق وعني باش رشتين لي إن شاء الله. أتينا خزمتي أو سلسلة لسر إمامي مهدي باش زورج نخاني باش ندرسي كم طوابع كومرق فرمدهات ولا سري بتسلسلك كخومان ركمان خستوه بو تسلسلك قصيلة سلكين كتسلسلك باشاوه فرمودكاني مهدي هيجي بتسلسل خوي نهاتوه يعني بو تريم كم فرموديتي ودوميتي وسيميتي هروكو شون فرمودكاني دجاليش كاتوه لباريوه بتسلسل نهاتوه جابوا يما تسلسلك رقخين كبقنجي وباشترين تسلسل بلوات هنديك لزانان ورمان قلت بيه بلام هنديك تري خومان ركمان خستوه بيجا مشتي فرمودكاني مهدي كباسا كريبو خلق وليك دريتوا وام زنجيره باسانك او تريتوا ما بس اونيه ليك بويا ايلينوا مهدي بيانيه يا دو بيانيه يا صالح كيد يا دو صالح كيد او الله جل جلاله وزانه او يجي عبدك نايزاني بلام اما ريمان بيدرا ولو كاتوي كرسول الله صلى الله عليه وسلم فرمودكاني مهدي فرموا اما بيجرينوش خويا فرمي بلغوا عني ولو وفرمي فليبلغوا الشاهد الغائب فرمي ولا منو بيجين اگر بيتو فرموديك بي اگر بيتو اتيكيش بي وفرمي وتان كليرا اماده فرموديك بيستي بابي جينه بواني كامادني يما لو باب بو فرمودانه بمنو و لهمان كاتيشا اگر كاتكي كاتي هاتني مهدي بي ونزيق بي ليه وبا خلق شار زايبي وبيزاني بويا يما لسرو بابتها اروين شكلوانيه سكسك ابينه سلسله يكدا بزي لسر هاتني مهدي وابزاني تريم اعتقاد بيروار وان ام صالح صالح كادو صالح كدرجه دو عيش كدرنا شو بلاك وا تو هم قصيو كل سري بونهاو ويا مرجنيه كيما لبر او كرد بيتمان بلكو يما لبر وايكين لا اساسا كفر مدير رسول الله صلى الله عليه وسلم بو خلقي وتوا وابي بي بقى مشهولين او علما بقينين بو خلق خالد ومبلم باسا كما بس مبريتي لويكا فرمودكاني مهدي كباسي اكا زوريكي صحيحه وزوريكي شي حسنه وزوريكي شي ضعيفه بقشتي ابن بدو بشو يعني مقبول غير مقبول او فرموداني كمقبول اما اوانا هم يهينين قسان لسلكين او فرموداني كغير مقبول ورنا كيرين بهوي هرشي كوبك لاوازن فرمودانا اوانا اگر بيتو بو اونس بكار هنرا لبروي لاوازيكي كما بكار يرين اگرنا خماني لناين وباسي ناكين مگر لا روي هوشداري ولو فرموده كفرموده زور ضعيفه وبيال ما خلطين وغير خلقي كان اي باوري بيا مكان بوتشي ام قساكم لبروي هندك ادعاء واكن كمهدي بونينيه ادعاء واكن كامام مهدي اشتيقنيه بوني هبه وبونينيه جابوا شي والن ما بس يعني هي لو قسا وانا لين بلقى معنا ويك قد بيت امه شاوري مهدي بخلافتي بوزنوكاتو هالي سنتو بلين جاري كتر ظالكاتو بسر هم دجمنانيه وبسر كفرا هو بما دانش هيج نجي انت مهديه بلا قسيه بطاله. طبعا رسول الله صلى الله عليه وسلم كافر مداني فرموها لقال يعني وتوي ودانش هيج ما كانت مهديه وصحابه كان بهمان شيء وان نوتوا تابعي كان وتا امسر دمج يعني هيجيك نيوتوا كايوا دانشن هيج ما كان هتاوكو مهديه واونيا يوهيج تام بيناك لو نابنو بخاوني خلافه دولتنا ولا رسول الله صلى الله عليه وسلم كلفر مدكان يا باسي زينوبونوي خلافتي كردوا ني بستو توبه مهديو بشيويكي بابلين لسطا صد بلا حتى اونيا خلافه نابين بلكو خويبه مطلقي كباسي تمني امتك وباسي قناغ كانت يبربوني امتك بيايا هيكابا بينج بشو يكميان سردين بيغمراتيه صلى الله عليه وسلم دوميان خلافه راشده سيميان ملكي عضوضة واتا ملكاتي لباوكو بوكرو او بابتانك زورترين
فترەش بوو لە سەردەمی تەمەنی ئومەتی ئیسلامیە و دوای ئەو مولکی جەبریە کە بە جەباڕوت و بە زەخت و بە زۆرە سەپێنرێ بەسەرمانە لەلایەن کوفری عالەمیەوە 150 ساڵ 200 ساڵە بەردەوامە ئێستا ئێمە لە کۆتایەکەیان ئەنجا دوای ئەویش دیسان زیندووبوونەوەی خلافەتە ئیتر نەیوتۆ رەسوڵ الله صلی الله عليه وسلم کام خلافەتە مەهدی نابێ بەڵکو فەرمێتی خلافەت دامەزرێتەوە زیندوە بێتەوە ئەمە وەکو وەڵامێک بۆ ئەوانەی کاڵێن ئەگەر ئێمە باوەڕمان بە مەهدی هەبێ وەکو وایە بڵێن ئەبێ هیچ نەکەین هەتاوەکو ئەویە ئەو قسەیەکی بەتاڵە رەسوڵ الله صلی الله عليه وسلم وای پێ نەوتوین هیچ مەکەن هەتاوەکو ئەویە لە ڕوویەکی تریشەوە مەهدی ئەگەر بێت وەکو نیشانێکی آخر زەمان دێ وهەندێک لە زانایانمانە فەرموونەوە ئاتەی کافرین وإنه لعلم للساعة لقراءتك كهاتوا فەرموون ئەوە مەبەستی مەهدیە کاوی کە گەل نیشانەکانی قیامەت تا واش فەرموون أو آياتي سورة هود كفرمي ويتلوه شاهد منه ومن قبله كتاب موسى إماما ورحمة أوش هرما بستي إمام مهدي كديتو وأوش بهمان شيء وكو بابلين يكيق لإنشان كان خيامت دي نكس يكا يتربى بي أو هيج تي نكري شكا بدري جاي ميجوي إسلام روي داوة إسلام لكومال جيقايا بابلين نوي ببي بلام دعاي هستاوتو بيسيشي بمهدي نبو إيساش بهمان شيء ئەگونجێ لەسەر زەویە لە زۆرێک لە جێگا هەڵسێتەوە پێویستی بە مەهدی نەبێت بەڵام هاتنی مەهدی کۆبوونەوەی هەموو موسڵمانان و هەڵسانەوەی ئیسلامە بە یەکجاری بۆ تەواوبوونی تەمەنی جیهان وەکو نیشانەیەکی قیامەت نەک بڵێ وەڵا ئەگەر ئەو نەیە سەرکەوتن و ئەو بابەتانە بە هیچ شێوەیە ڕوونایە و ڕووناکاتە موسڵمانان طبعا ئەو فەرمودانەی لە ئیمامی لە باری ئیمامی مەهدیەوە هاتوون زۆرن ولا زۆر سەحابەشەوە گێڕاوەتەوە و زۆرێک لە زانایانمان ئەو فەرمودانە بە متەواتیرە زان متەواتر یعنی ئیتر بە قەطعی جێگیر بووە چ لەفظی بێ یاخود معنەوی بێ بە قەطعی ئەو فەرمودانە جێگیر بوون کەس ناتوانێت ڕەتی بکاتەوە فەرمودانێکی صحیحن و جیل بە جیل سەحابە گێڕاوێتەوە بۆ تابعین تابعی گێڕایەتەوە بۆ تابعی تابعین تابعی تابعی گێڕایەتەوە تاوەکو گەشتووە بە ئێمە یعنی جیلێک نەبووە کە کۆمەڵێکی زۆر ئەم فەرمودانە نەگێڕنەوە بۆیە ئەم فەرمودانە هەمووی لەو پەڕی سیحەتە بۆیە کەس ناتوانێت ڕەتی بکاتەوە و زۆرێک لە زانایانمان کاتێک کە ئوسولی سونەیان نووسیوەتەوە لە زانا گەورەکانمان لەوانە با بڵێن عەبدوڵڵای کوڕی ئیمامی ئەحمەد و ئیمامی ئاجوڕی و ئیمامی خەلال و حتا ئیمامی ئیبن بەطا و ئیمامی حەربی کیرمانی لەوە بڕۆ بۆ هەموویان حتا ئیمامی بوخاری و مسلم و ئەوانیش کە لە فەرمودەکانیانە بە هەمان شێوە باسی هاتنی و خەلیفەیان کردووە ئەگەر بە ناویش نەیانوت بێ و باسی هاتنیان کردووە بە ناویش کە مەهدی دێت و لە ئاخر زەمانە وەکو نیشانەیەک لە نیشانەکانی ئاخر زەمان و وەکو با بڵێن ڕزگارکەرێکی کۆتایی بۆ ئەم ئومەتە ئەوە نەبێ ڕزگارکەر نەبێ پێش ئەو بەس ئەو کۆتا ڕزگارکەرە بۆ شێوە بۆیە فەرمودەکان زانایانمان لە کتێبەکانی عەقیدەیە هێناویان وەکو ئەوەی کە هەر کەسێ باوەڕی بەم فەرمودان نەبێ وڕەتی بکاتەوە خەلەل لە عەقیدەیە هەیە زۆرێک لە زانایان حکمی کوفریان بەسەرایان ئەو کەسانەی ئەو فەرمودان ڕەتەکەنەوە ڕاستەخۆ بە کافریان نەزان چونکە بەڕاستی یەکێک لە بابەتە گرنگەکانی دین کە هەموو کەسێکی زانێ ما علم من الدین بالضرورة ڕەتەکاتەوە بۆیە زانایانمان گرنگیان بۆ فەرمودانەدا و مخالفیان تیا کافر کردووە زۆرجار و تیا تەبدیعیان کردووە و فەرمودەکان کە هاتوون لەبارەی مەهدیەوە هەر باسی کەسێک ناکا وەکو چیرۆکێک ئەمە خاڵێکی زۆر گرنگە بێ ئاگاداری بین وەکو خاڵی چوارەم باسی ئیمامی مەهدی ناکا وەکو چیرۆکێک بۆ تۆی بگێڕێتەوە کەسێکی و ئاوایە و ئاوا شەڕەکە و ئاواکە و ئاوا وەڵا فەرمودەکان پێش هەموو شتێ باسی کەسایەتی مەهدیەکە باشە کە کەسێکە زەوی ڕزگارەکە لەو زوڵم و جەورەی کە پڕ بووەتیایە و لە ناویایەتی دواو باسی منهجیەکە کەم منهجی هەیە منهجەکەشی چییە ڕێبازی رسول الله صلى الله عليه وسلم چونکە خلافەت على منهاج النبوة يعني لەسەر منهجیە منهجی رسول الله صلى الله عليه وسلم بۆیە باسی کەسێکە کە منهجی هەیە و باسی کەسێکە کە غەزەواتی هەیە جەنگی هەیە باسی کەسێکی ئاوا ناکە شخصیاتێک وەکو چیرۆکێک و ئەفسانەیەک بە خەیاڵی تۆ بێت و بڕوە و باسی سەرخستنی قەومێک هەیە کە مستەضعف عەفن لەسەر زەویە لاوازن
و چەوسێنرێنەوە باسی سەرخستنی ئەوانەکە وە بێ ئەگەر بتەوێت تێبگەی لەو بابەتە هەم لە منهەجی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم شارەزابی و هەم لە با بڵێن ئەو قائیدە شارەزابی وەکو کەسایەتی خۆی کەسایەتیەکی چۆنە و هەم شارەزاشبی لەبارەی غەزەواتەکان و جەنگەکانیەوە کە لە ڕووی جوگرافیەوە لە کوێ ڕوەدا و چۆن ڕوەدا و سەرکەوتنەکانی ئاگاداری بی کە هاتووە لە فەرمودەکانە. خاڵی پێنجەم مەهدی لە لای شیعە بەشێکە لە ئیمامەت. مەهدی لە لای شیعە بەشێکە لە ئیمامەت و یانیش ئەگەر کەسێ باوەڕی پێ نەبێ بە کافری ئەزان بەس کێشەکەیان هەر لەسەر خودی مەهدی خۆی نییە بەڵکوان چەند ئیمامێکیانەیە مەهدی مامی 12 ئەگەر هەر کەسێ باوەڕی بە هەموو ئیمامەکانیان نەبێ کافرە لای خۆیان و کێشەی ئەوانەوەیە ئیمامەت لەسەر و پێغەمبەراتیشەوە بینن زۆربەیانەوە بە سەوت و سوورە هەیەە لە یوتیوبا کاڵێن ئێمە مرتبەی ئیمامەت بە گەورەتر لە مرتبەی پێغەمبەراتیە زانین ئەسڵێکە لە ئوسوولەکانیان کە هەر کەسێ باوەڕی پێ نەبێ کافرێکن و ئەم قەناعەتیشیان وایە مەهدی لە نەوەی حوسەینە نەک حەسەن لە کاتێکە ئەهلی سنەت و جەماعەت قەناعەتیان وایە کە مەهدی لە نەوەی حەسەنە نەک حوسەین و ئەوان قەناعەتیان وایە کە مەهدی ڕای کردو و هەڵهاتوو ئەوتانێ لە سەردابەکەی سامەڕایە لەوێ خۆی شاردوتەوە جاوان بە ڕزگارکەری خۆیان ێزان و بە سەرخەری خۆیان ێزان و گوایە لەو ژێر سەردابایەتە دەرەوە کە کاتی خۆی هات کەوان پێڵێن ئیمامی زەمان ئیتر شیعە سەرەخا بەسەر سوننایە و یەکەم شەڕی لەگەڵ سوننایە و هەرچی سوننەیە قەتڵ عامێکە ئەوان بە سونناڵێن نەواسب کەسی ناهێڵن و ئەنجا دوایە چن کوفری عالەمیش لە ناوە بن بە حسابی خۆیان ئەوە قەناعەت و بیر و باوەڕیانە بەڵام لای ئێمە لەدایک نەبووە نەهاتوە لە دنیاوە لای ئەوان 1900 ساڵ لەدایک بووە بەس چۆتە ئەو سەردابەی سامەڕاوە خۆی شاردەتەوە جارە نایان دەرەوە بەس لای ئێمە نا لای ئێمە ئەگونجێ سەر لەدایک بووە گونجێ لەدایکیش نەبوو بێ ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم نەیفەرمووە کەی لەدایکە بێ وەکەی گەورە بێ هاتووە کە بەیعەتی پێدرێ و لە بینی ڕوکن و مەقامە و بابەتانە بەڵام ئەو سامەڕا و نازان بابەتانە ئەو شتانەی تیا نییە بەڵکوان خۆیان هەساون کۆمەڵی ڕیواەتی درۆیان دروست کردووە لەکان دویانە بە بابەتەکە و وەکو خرافیات و خەڵکی پیا لە خەڵەتێن وە ئەبێ ئاگاداری ئەو بابەتە بین. خاڵی شەشەم زۆربەی ئەوانەی کە فەرمودەکانی مەهدیان گێڕاوەتەوە و زۆربەی ئەوانەشی کە شیان کردووەتەوە لێکدانەوەیان بۆ کردووە هۆکاری با بڵێن بە جەهل کردویانە بە خرافیات کردویانە وای کردووە کە تا ڕادەیەک ئینکاری فەرمودەکانی بکرێ کۆمەڵێک خرافیاتیان هەڵبەستەوە بە مەهدیەوە ئەحادیثی ضعیف و کاتێکی شیکاری حەدیث صحیحەکانیان کردووە زۆر بە جەهل کردویانە وای کردووە کە زۆرێک لە خەڵکی لە عەقڵانیەکان بەتایبەت و لە قورئانیەکان کە خۆیان ناونا قورئانی کە کافر و بێدینن ولا معتەزیلە و جەهمیەکان ئینکاری ئەو حەدیثانە بکەن وە نابێ ئەو حەدیثانە کە خرافیاتە و دروست کراوە هەڵبەسراوە بگێڕێتەوە و ناشبێ حەدیثە صحیحەکان کە لێکە درێتەوە لێکدانەوەیەکی بۆ بکەی کە خرافی بێ زۆر کەس ئەمڕۆ لێکدانەوەی خرافی بووە کە ئێمە مامەسامان نەبووە لە قەدیمە یعنی کە پێی وتراوە مەهدی چۆن لە فیشەک ڕزگاریە بێ توێتی فیشەک نایبڕێ تۆ ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم شمشێری بەرکەوتووە بڕی بێتی دانیشکاوە دەم و چاوی برینار بە تۆ ئەم درۆیە بۆ ئەکەی ئەڵێ فیشەک نایبڕێ ئێو توانە چۆن لە تۆپ و تیارە ڕزگاری بێت فڕێ ئەفڕێ تۆ ئەم درۆیانە بۆ ئەهێنی یەکێنی بەم حەدیثە صحیحانی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم و تەفسیری پێکە ئیتر وای کردووە خەڵک باوەڕی پێ نەکەن خەڵک ڕەتی کاتەوە لە کاتێکە وەکو دواتر باسیەکەین زۆربەی جەنگەکانی بە شمشێرەوە ژاماژەیە بۆ ئەو کاتە ئەستەن فیشەک و تیارە و تۆپ و بابەتان نەماوە وە شتەکان وەکو خۆی باس بکرێت کە لە فەرمودەکانە هاتووە ئیتر نە خرافیاتی پێوە بنرێنە ئەحادیثی ضعیفە و ئەقوال و ئاثاری ضعیفە بهێنرێ پێوەی بنرێ. خاڵی حەوتەم فەرمودەکانی مەهدی لە صحیحی بوخاری و مسلیمە هاتووە بەڵام بەبێ ئەوەی ئاماژە بە ناوەکەی بە بەڵکو ئاماژەی پێیاوەکو قائیدێک و کە دێت و ڕزگارکەرە و لە آخر زەمانە دێت و آخر خەلیفەی مسلمانانە و کە بەدوا ئەوای تر عیسا عەلەیه السەلام حکمەکە لەسەر زەوی عیساش لەسەر دەمیەوە دابەزێ لە بوخاری و مسلیمە بۆ شێوە هاتووە بەڵام لەما باقی کتێبەکانی ترە هاتووە ناوی هاتووە بە جوانی و ناونیشانیشی بە جوانی هاتووە بۆیە
ئێمە ئەتوانین هەمومان کۆک بین لەسەرەوەی کە قائیدێکمان هەیە لە آخر زەمان ئەوکو نیشانەیەکی آخر زەمان دێ و دوا قائیدی ئەم ئومەتەیەکە لەسەر دەستیەوە ئیسلامە گاتە لووتکە و ئەو پەڕی بەهێزی و هەموو جیهان حکومەکە و لە سەردەمیەوە عیسای کوڕی مریەم سەڵات سەلامی ئەڵڵای لەسەر بێ دابەزێت و لە دوای وفاتی ئەویش حکومەکە لەسەر زەوی تاوەکو دواتر یاجوج و ماجوج دەرەچن و دواتر قیامەت بەسەر خراپترین بوونەوەرەکان دێ ئەمە ئێمە ئاوا قەناعەتمان پێی ترم ئیمامە ناوی بڵێن یانێڵین کێشەمان نییە کێشەمان نییە و کەلیمەی مەهدی ئەم ناوەکە بەکارهێنرێ مەهدی یعنی هیدایەت دراو یعنی هیدایەت دراو هەر کەسێ هیدایەتی وەرگرت بێ مەهدیە تاوە هەر کەسێ هیدایەتی وەرگرت بێ هادیە مەهدیە هیدایەتی دراوە یان هیدایەت دەر هەر کەسێک ڕێنمونی کەسێ بکە خێرێکی پیشان بە قسەیان بۆ بکە قسەی خێر و دینیان فێر بکە ئەوە ویشە بێتە هیدایەت دەر و بێتە مەهدی بۆیە ئەمە وەسفێکە بەو پیاوە ئادرێ بەو قائیدە ئادرێ لەبەرەوەی زۆرترین ڕێنمونی مسلمانانەکە خۆشی لەسەر هیدایەت يعني مە شتێک نییە بڵێ وەڵا ئەمە ناوێکی تایبەتە بەو کەسی کە شایستەی نییە بۆ هەر لە قەدیمیشا خەلیفە هەبوو خۆی ناوە خەلیفە مەهدی خەلیفەی عەباسیەکە ئەیتر هەنێگەڵێن بۆیە خۆی ناو مەهدی بۆی خەڵک وابزانێ ئەو محەممەدی مەهدیە و دوای بکەون هەندێکڵێن نەخێر وانە هەر خۆی کابراایەک بووە خەتیبێکی باش بووە لەگەڵەوەیەکە قاعیدێکی جەنگیش بۆ توانیوێتی هیدایەتی خەڵک باو قسەی لێ وەربگرن و ئیسفادەی لێ بکەن بۆیە ئاگاداری ئەو بابەتە بن ناو هاتبێ و نەهاتبێ ئەمە کێشە نییە بەلامە ویمۆیە چاوەڕێ و قاعیدەی وەکو چۆن ڕەسوڵ الله فەرموویەتی صلی الله علیه وسلم بەڵام لە کتێبەکانی ترە بە ناویش هاتوو و لەوانەیە وابزانین کە لە بوخاری و مسلیمان نەهات بێتر هیچ حەدیثێک نییە بەقەر بوخاری و مسلیم صحیح بێ و باسیەوی کرد بێ نەخێر لە مسنەدا حەدیث هەیە لە بوخاری و مسلیم صحیحترە لە موەطئا حەدیث هەیە لە بوخاری و مسلیم صحیحترە لە سونەنەکانیش هەیە بوخاری و مسلیم بەعام صحیحترینی کتێبەکان یەک نابڵێ حەدیث نییە لە هی ئەوان صحیحتر هەیە لە هی ئەوان صحیحتر لە کتێبەکانی وانیشان نەهاتووە دەی تۆ توانین کاری و حەدیثانەکەی ناتوانانی بیکەی بۆیە بەڵێ لەو حەدیثە صحیحانەیە کە زۆر صحیحن ناوی هاتووە و ناو نیشانیشی هاتووە بە جوانیش باس کراوە و هیچ کێشەیەکی تیان نییە خاڵی حەوتەم تقریبا 25 تاوەکو 30 سەحابە فرمودەی مەهدی گێڕاوەتەوە بۆ من 25 تاوەکو 30 سەحابەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فرمودەکانی ئیمامی مەهدیان گێڕاوەتەوە بۆ ئێمە ولا زیاتر لە 40 کتێبی ئەهلی سونەت و جەماعەتە هاتووە تا قەرنی پێنجەم لە قەرنی یەکەمەوە تا پێنجەم لە 40 کتێبە هاتووە کتێبیشی بەخۆ لەسەر نووسراوە و لە تەواوی کتێبەکانی حەدیثیشە هاتووە باس و خواسی ئیمامی مەهدی ئەو کەسێک کە لە حەدیثەکانی درۆیە 500 ساڵ زانایانی ئیسلام هەمووی بە درۆ خاتەوە 30 سەحابە بە درۆ خاتەوە خاوەنی 40 کتێب بە درۆ خاتەوە ولا صحابەی واوە هەیە يعني 100 تابعي لي جرات 20 تابعي لي جرات 50 تابعي لي جرات انتو مانش همي بدرو اخيت تنجي لأمة الإسلام بدرو اخيت كهمي قبولي كردو بويا ام بابته زور چسبا ولا شريعتي ايماو وهيج كسيغنات واني بابلين رتيب كاتو حتى زانان من افرمون لقرني دومي هجريه زياد لا دزانا كتابي تايبتي لسر نسيوا لسر امامي مهدي وهاتني اما پێشەکیەک بوو لەسەر با بڵێن ئیمامی مەهدی و ئەو فەرمودانی کە لەبارەوەیە پاشان گرنگە ئاماژە بە شتێک بین کە الله جل جلاله بەڵێنی داوام دینەی خۆی سەربخە بەڵێنی داوە لە قورئان ئەم دینەی خۆی سەربخە لەو ڕۆژەی ڕەسوڵ الله ناردە صلی الله عليه وسلم کە فەرمێ هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله ولو كره المشركون فرمي الله سبحانه وتعالى كرسولي خوي كرسول الله صلى الله عليه وسلم ناردويتي وخلقي سرزوي بتي بالهدى إمام ابن تيمية تفسير كافر يعني بالعلم النافع بزانستي بسود أو هدايات يعني هرزانستي سوديتيانا بهدايتني وأفرمي ودين الحق أفرمي بالعمل الصالح كرداركي صالح يعني الله جل جلاله رسول الله ناردو بدوشت علم نافع وعملي صالح زانستي بسود وكرداري صالح زانستي بسود شيء وحيه كرداري شاكيش شيء
کردارکردنە بەو وحیە بۆ شێوەی ڕەسوڵ الله کردداری پێکردو کەوتمان ئەبێ ئەو کرددارەی کە ئەیکەی دوو مەرجیتیا بێ یەکەمیان ئیخلاسە دووەمیان متابعە ئەنجا عەمەلێکی صالحە و الله جل جلاله ڕەسوڵ الله ناردووە بەو دوانە ناردوێتی بۆ ئومەتەکەی و ئەگەر ئومەتەکەی ئەهلی و دوانە بن علم و عملی صالح ليظهره على الدين كله زاڵیانەکە بەسەر هەموو خاوەن دینەکانی ترە هەموو دینە بەتاڵەکانی تر على الدين كله مەبەستی هەموو دینە بەتاڵەکانی ترە وإمام الشافعي رحمة الله عليه فرمي أي على الأديان الباطلة كلها حتى لا يدان لله إلا به فرمي الله جل جلاله دينكي خوي سر أخا بسر همو دين بطالكاني سر زوية بشيويك إيتر دين داري بو دين حقنا بين نكري لسر زوية بل الرجل ده بو شيوي لي وكو رسول الله صلى الله عليه وسلم ما جي بيداوه هوالي بأيما داوه أويش أو رجيك خوي أيوه كخلافة زينو أبيت وجاري كترو مسلمان سرزوي حكمك ورسول الله صلى الله عليه وسلم لفرمديك أخوي فرمي إن الله قد زوى لي الأرض فرمي الله جل جلاله زوي بو بتشكر مو هموي هنا بيش شاو رسول الله صلى الله عليه وسلم فرمي الله سبحانه وتعالى زوي بو بتشكر دومته وهموشي هنا وتبيش شاو فرأيت مشارقها ومغاربها فرمي للشرق وبو غربي بيني للشرق زوي وبو غربي زوي بينيم كما بابتك حساسيتها كيف قلت لو زوي هر شي هي هر شرق وغربي هي باكور وباشوري ني يقنا وقتها بيبلي رسول الله باكور وباشوري نديو شمال وجنوبي نديو هر شرق وغربي ديو بس لا اولا من زويم همو ديو بو بشو كردو متو هر مشرق ومغربي ابو وهموش يمديو باش انا فرمي وان ملك امتي سيبلغها ملك أمتك من أجابة أم سرب وسري زوي شرق بو غربي زوي ملك أمتك ما جابه ومعلوم شكيبة لم يجو إسلام زور ورياه كملك أمتي رسول الله صلى الله عليه وسلم بقات الشرق وبقات غربيش ولا بلاي الشرق هم يبقرينا بلاي غربيش هم يبقرينا ولا ما إلا فرمودكاني مهدية باسكراوا كدواتريش باسيكين ولا فتوحاتي سردمي أوا شرق وغرب هم يفتح كله هم يبي بيق ولاتي مسلمان تاو كاتيك الله سبحانه وتعالى بخوي مسلمانان أجرته ولا يخوي بسر كافرانا قيامته يعني أما الرواياتك مسلمة الرواياتك ترى فرمي لا يبلغن هذا الأمر ما بلغ الليل والنهار ولا يترك الله بيت وبر ولا مدر إلا أدخله هذا الدين بعز عزيز أو بذل ذليل عزا يعز الله به الإسلام وذلا يذل الله به الكفر ما الرواية إمام أحمد أو فرمي الله سبحانه وتعالى أمة سرخة الله سبحانه وتعالى أمتي إسلاما سرخة وده صلاة هيزو فرمان روايان قابه هر جيقايك شو روجي ليبه هيد جيقايك يزويشني شو روجي ليبه لما قناعات ما نوايا كما هديدي حكم أقاته هر جيقايك شو روجي ليبه حكم إسلام كيسا جاري واهي لقرك كاناتواني حكم إسلام بيروكي روجيك دي هر جيقايك شو روجي تيا آلو قور أبي حكم إسلام أقاته يا حكميك جاء فرمي تنانت مالك نامينيا كدوار نشين به يعني تنان دواني كدشتكين اگر بزمان يمرو باسيكي مال هيبه بوش مال هيبه بابلين دوار وخيمه او بابتانا او دوار وخيمه ودشتكي كان لو دشتانا ويكبه بوش وانا لدارسان كان يمازون اجين بقى الله خويا دا بوشنو بابتانا يعني انت عندك ابوانش تمام اجي بوتيا كروجيا اهلي سرزوي كاس عذرينيه لقبر كردني إسلام تناند أوانيك جيانك بداية جين لسرم زوية ولا همان كاتشا بشاركاني جاء أو كشارستان ديتياو وخان وكانيان لا بردو خشتو قرو أو بابتانا أنجا فرمي ما الله مني إسلامي تيانج بعزيز بوني بعزتك وبزليل بوني زليلك جاء فرمي بعزت بوني عزيزكان بإسلام مسلمانان بيان خوشبه بعزته من لو سردمان لهمو مالك طبعا يسأل لك كم مال إسلام ومسلمانان بعزة انتهى بزوكاته همو مسلمانان لهمو مالك بعزة
ئیتر ئەگەر بێت و کە سوکارێکیشیان هەبێ کافر بێ ناوێرێ و کوفری ئاشکرا بکات زەلیلەتیە کافر بێ زەلیلیەک کە دابڕێنێ بەسەر کافرانە یعنی تۆ بڵێ کافر لەسەر زەویان نامێنێ شتی وا نابێ هەرمێنێ بەڵام ئەوەیە لەو سەردەمەیە زەلیلە بێ ئەبێ قبولی حکمی ئیسلام بکاو و بە زەلیلی دابنێشێ ولفرموديك ترى رسول الله صلى الله عليه وسلم فرمي يكون في آخر أمتي خليفة كما صحيح مسلم فرمي لآخر أمتك منا لك وتاي أمتك منا خليفة يقديه فرمي يحثي المال حثيا فرمي مال بابلين خو ما نرين بمشت أداب خلق أما جيبوا حسابي ناكع بيجميري مشتكى بناو مالا وأيدا بخلق نايجميري بزاني ما تشان درهم ما تشان دينار چەند ئەوەیە نایبژێری ئەرە ڕاستە خۆ مشتێکە خاتە باوەشیەوە مەژاماژەیە بۆچی ماڵ و سەرۆت و سامان و دارایی لە سەردەمی ئەوە نەزۆرە بێ ئەوە نەزۆرە بێ ئەوە نەزۆرە بێت چونکە عەدالەتەکە زۆرە زوڵم نامێنێ لەسەر زەویە ئیتر ماڵ بەشی خەڵکەکە ئێستا داهاتی هەموو سەرزەوی لای حەوەش کەس لە عالەمە وەکو هاتووە لە زۆرێک لە پرۆتۆکۆلەکانی ماسۆنیەکان خۆیانە داهاتی سەرزەویانە کۆ کردووە لای خۆیان لای حەوەش کەسە لە هەموو عالەمە لەوانەیە هەر یەکەیان بتوانێ وەکو هاتووە زەوی داپۆشێ بە پارەکانی هەموو سەرزەوی داپۆشێ پارەکانی هاتووە ینی لە لێکۆڵینەوە بە حوثاتی خۆیانە لا هەندێک راپۆرت توشتی خۆیان ئێمە گەر بێت و بدرێ بە خەڵکی وڵات بە مشتیش بدرێ پێیان بەشیانەگا ئەزەوە تا کەسێک قۆڕخی کردو بەڵام کە مەهدی دێ ماڵ قۆڕخکردن نامێنێ دنیا هەڵوشین نامێنێ تەوزیع ئەکرێ هەمووی بەسەر ئەهلی سەرزەویە بە شێوەیەک لەو پەڕی عەدالەتە بۆیە بە مشت پێیان نەدرێ حساب ناکرێ و ناژمێرێ هاوە تۆ نەمشت و ئەوە نەمشت و ئەوە نەمشتووە بۆ شێوەیە پاشانە فەرمێ رەسوڵ الله صلی الله عليه وسلم ولا يعده عدا و ئەو ماڵە نابژێرێ ئە بۆ شێوە پێیانەدا لەگەڵ ئەمانەیە کە کۆمەڵی فەرمودەمانەیە لەسەر مەهدی بۆ شێوەیە باسیەکە فەرمودەیەکیشمانەیە لەسەرەوەی کە ناگونجێ سەر زەوی بەتاڵ بێ لە ئەهلی حەق و لە کۆمەڵێ لە مسلمانان کە بەردەوام الله جل جلاله سەری خسوون بەسەر دوژمنەکانیانە هەم بە دەست و بەچەک هەم بە عەقیدە و مەنهەج کە دینی الله پەیڕەوەکەن و هیچ کەسێ ناتوانێت زەرەریان پێ بگەێنێ وەکو لە صحیح بوخاریە هاتووە فەرمێ لا تزال طائفة من أمتي يقاتلون على الحق ظاهرين على من ناوأهم حتى يقاتل آخرهم الدجال صحيح بخاري فرمي بردوام لسر زويا كومالك لأمتكم جهادكم ديني حق سرخن وفرمي وكساني كدجاياتيانا كان ناتوان هيج زرري كان بيبقين تا كي تا أو كاتي دجال درجة آخر كسيوان لقل دجال شرك يعني كوتا لشكري أو جماعته بشرط لقل دجال طبعا ما لقل مهدية يكا قرنه ودواتر بشرط لقل دجال ولا روايات كثيرين فرمودها هاتوا فرمي طائفة كان لهند وسند طائفة كان لشام لقل عيسى كوري مريم عجنك طائفة كان فرمي فتحي هند وسند كان هو منطقة إخوار هالآدرونا كأي شركة يتدسي مسلمان ويسج مسلمان له رواياتك أبو داود أفرمي قالوا يا رسول الله وأينهم كان إيه رسول الله صلى الله عليه وسلم وطائفة لكيو وجود يعني بس يوانية هم يعني لكيو كوبونته يعني لكيو وجود يعني طبعا ناقون جهم يعني كوبنو لشانك كي كوبنو كانت كما هديدي ناقون جي استهم يعني كوبنو لشانك اشتواني بس باش لشانك أنا كوبنو هاتوا عليكم ملكي لخراسان هاتوا عليكم ملكي لا بيت المقدس هاتوا سلام رواياتها فرمي قال بأكناف بيت المقدس فرمي وتان لا شوار دوري بيت المقدس لرواياتي تراتوا فرمي وتان لا عسقلان كغزية ساعة باش بوشي نابي أم طائفة هميان ليك شوينا كوبنو إما بوالينا قال ليك شوينا كوبنو دجمنان ليك شوينا أكثر من لنا أبن ويبشبشن لا شويني جوازان هروكو شاريحة كان ينفرمو دايق سيلا سركن أمي بخاري وبتايبت ابن رجبي حنبلي فرمي أأمانة بشبشن مرجنية اللي يكشونا من اللي يقول عتاكو ببنو تو بلاي طواف أو أوان بابرم بلان فرمي لو أنا هان بلا شام بي هان بلا عراق بي هان بلا مصر بي هان بلا يمن بي هان بلا خراسان بي هان بلا مشرق بي هان بلا مغرب بي فرمي ناتوان محاصر يكي بلاي ألبيا وفرمي اللي هرشونا كا ظهور يعني بو شركي أشكرا كردو براوبون
ئەگون جێ بڵێەوە زۆرترین لەو کەسانە لەناو جەماعەتیان بۆیە حەسر ناکرێت لە تائیفەیەکە چونکە ئەگەر حەسریکەی لە کۆمەڵێکا و لە جێگایەکان زۆر خەتەرەوە خەتەری دەگەی لە چییە؟ غەیری ئەوان بەتاڵن شایستەی ئەوان بکوژرێت خەتەرەکەی لەوەیە هەر جەماعەتێ بڵێ منە و تائیفەیەم یعنی ما باقی تائیفەکانی تر هەمووی بەتاڵەوە هەمووی بێ بکوژرێت توانن ئەو جەماعەتە بڵێن ئێمە لەوانمانتیە ئەو هیکەش هەیە لە شوێنیت نابێ حەسریکان لە خۆیانە شتی ئاوا بوونی نییە لە فەرمودەکەیان لە فەرمودەیەکی ترا رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ ولو لم يبقى إلا يوم واحد لطول الله ذلك اليوم حتى يبعث الله فيه رجلا من أهل بيتي اسمه اسمي واسم أبيه اسم أبي يملأ الأرض قسطا وعدلا كما ملئت ظلما وجورا أما لا سنن أبو داود هاتو تماشاك رسول الله صلى الله عليه وسلم يعني كان بوردي لسر بابا تقساك أو كان قرنجيشي بيدا أفرمي أقل لسر زويا يقروج ما به يقروج ما به وخريق به طوال به هێشتا مەهدی نەهاتبێ هێشتا نەهاتبێ بەس ڕۆژێک ماوە هی زەوی تەمەنی زەوی یەک ڕۆژ ماوە ئەویش لە بەرەو تەواوبوو ناچێ فەرمێ الله سبحانه وتعالى ئەو ڕۆژ درێژەکاتەوە بۆی مەهدی تیا بنێرێ بۆی ئەو ئیمامی تیا بنێرێ یعنی هاتنی حتمیە ئینکاری لێ ناکرێ ئەگەر ڕۆژێکیش ما بێ لەسەر زەوی الله سبحانه وتعالى ئەو ڕۆژە ڕاگرێ درێژەکاتەوە بۆی مەهدی تیا بێ ئەنجا فەرمێ اسمه اسمي لە ڕوايەتێک درا فەرمێ اسمه يواطئ اسمي ناوی مەهدی وەکو ناوی من ئەو کابرایە ئەو پیاوە ئەو ئەمیرە ئەو پاشایە ئەو مەلیکە ئەو خەلیفەیە ناوی وەکو ناوی منە یعنی ناوی چییە؟ ناوی محەممەدە و ئەفەرمێن ناوی باوکیشی وەکو ناوی باوکمە یعنی باوکیشی ناوی عەبدوڵڵایە ئەمە ڕیواتێکی صحیحە لە سنەنی ئەبوو داوودە هاتووە لا روايتك ترى فرمي اسمه يواطئ اسمي واسم أبيه يواطئ اسم أبي فرمي ناوي وكو ناوي خوم وعي وكو وناوي باوكي شي وكو ناوي باوكم وعي وناوي محمد يكري عبد الله وبو معلومات شتان مهدي بو خوي نازانه كمهدي كبيعتي شي بيدري بزور بيدري خوي داواي ناكا روايتكان كهاتو دواتر باسيكين هاوارناك بلا من محمد يكري عبد الله مكاتب من مهدي ما يخلكين دوام كون بويا لم يجوي اسلاما زور كز او يكردوه يعني روي داوا زور دوباره بوتو كخلق هاتو دي ناو محمد يكري عبد الله من مهدي مدوام كون وزور يجروي داوا كسانك بين بلا ما انصاري مهدين ورن دوام كون ودروجه كان بو خلق مهدي ماندي ولا خوا مهدي ماندي وبزن هيني عشكراينا كاين وكو بينو لقال يا خلق كي جهد وانك كو بتو لقال يعني قناعتي ام بين يعني خلق لم كردستاني خو ما نعلم من خلق حاضر كان بولا شركي مهدي جاس سبحان الله زور باش يافرت بيمندي بيو كردو بس خويا افرت زور بيدو دجالك يعني ما دجاله بس الخلق نيزاني افرتاني كو كردو ولا خويا رقم فايبري لهميان ورقتو گروپی بۆ دروست کردوون و کۆبوونەوەی هەیە لەگەڵ یاناو هەندێک لە نامەکانماندی هەر شایستەیەوە بگری بخۆ ئەنە جەهل بڵاوە لە ناو خەڵکا کەوتۆتە شتیاوە جا بۆیە ناوی وەکو ناوی ڕەسوڵ الله ئەوە ناوی باوکیش وەکو ناوی باوکی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بەڵام ئاگادار بن قەت خۆی ناڵێ منەوە ناومەوەیەوە ئەوە مەهدیم وەرن دوام کەون حتى هاتووە لە ڕیوایەتە فەرمێ يفر من الناس فيتعرفون عليه ڕائەکا لە خەڵکیە ئەو نیم بەس وازی لێ نایە نەرێگرن تۆ ئەوی وازی لێ نایە هاتووە ئەوی يعني کەسێک نییە بێ داوای مڵک کا بۆ خۆی ئەسڵەن خلافەت لەسەر منهاجی نبووەت نابێ داواکردنی مڵکی تیا بێ ئەبێ ڕاکردن لێی تیا بێ ئەوە مولکی عەضوڵە داواکردنی مڵکی تیایە کە لە فەرمودەکەیە هاتووە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ تكون النبوة فيكم ما شاء الله أن تكون بيغمراتي لنا وتنابه شاني الله بيه جل جلاله ثم يرفع دعاء من وفاتكم بيغمراتنا من طا دي خلق بوتي بيغمراتنا ما أن خير كسان زورات دعاء يعني قلت بيغمر لكاتك بنص آد رسول الله خاتم النبيين اتوبة تما بخلق دروب كاتو خوي بيغمر بناس يعني خلق يقنا بدروب كاتو خوي بمهدي بناس يعني ايش بيان ايش دروس هذا ايه دعاء فرمي ثم تكون خلافة على منهاج النبوة 30 سنة وكل رواياتها دعاء خلافة بربابيو دعا مزري لسر منهاج نبوة
فرقي خلافة لسر منهاج نبوة لقل ملكا چییە؟ عادەتەن مڵک ئەو کەسەی کە ئەیگرێتە دەست دەسەڵاتی پێوە دیارە، کۆشکی هەیە، حیمایی هەیە، پارێزەری هەیە، حاجبی هەیە، لەشکری هەیە، زەخت و زۆری هەیە و جێگاومەکانی تایبەتە، خواردن و خەوی تایبەتە، جلوبەرگی تایبەتە، ئەسپ و کەرەسە و بابەتەکانی تایبەتە، بەس پێغەمبەرایەتی وانییە، خلافەتیش لەسەر منهەجی پێغەمبەرایەتی وانییە. هیچ ڕووکەشێکی مەلیکایەتی پێوە دیار نییە و شخص، یعنی ئەو ناز و نیعمەت و خۆشی و تونند و تۆڵی و پارێزبەندی و بابەتانی بۆ مەلیکێک هەیە بۆ خەلیفە نەبووە. سێرەکی ئیمامی عومەر ڕەضا ڕەحمەتی ئەڵڵای لێبێ خۆی داوای موڵکی کردنەوەڵە، ئەو بەکر داینە بە زۆر داینە بە ناموت یارە ببیکە، ئەو بەکر سدیق داوای کردنەوەڵە لە سەقیفەی بەنی ساعیدا کۆبوونەوە کردیان وەرسوڵ الله صلی الله علیه وسلم ئاماژەی پێدا. ئیمامی عوثمان داوای کردنەوەڵە، خۆی ئەڵێ پێم خۆش بۆ عەلی هەڵبژێن بەس ملیان هەڵبژێن بە وەسیەتی ئیمامی عومەر کە شەشەکەی دانا بۆ شوڕە. علی کوڕی ئەبوو تاڵیبیش هەموو جارە پێ ناخۆش بوو کە دانراوە. بۆیە خلافەت لەسەر منهاجی نبووەت حەزی بەوە نییە کە بکرێ بە مەلیک و بکرێ بە عەظیم و بابەتانە. ئەگەریش دایان ناکردیان بە خەلیفە وەکو کەسێکی ئاساییەژی. تەماشاکە ئیمامی عومەر ڕەضا ڕەحمەتی ئەڵڵای لێبێ لەژێر دارێک هاخەوت بێ حیمایە و بێ هیچ شتێک و زۆر تەبیعی. مەلیک واواکە، مەلیک چواردەوری بێ بگیرێ و حیمایە بێ و شوێنەکەی بێ خۆش بێ و کەس خەبەری نەکاتەوە بێ دەواوین بچێ بۆ لای چی و چیۆم بابەت. و سێرەکەی علی کوڕی ئەبوو تاڵیب لە نوێژا شەهیدیان کرد بۆ ڕەضا ڕەحمەتی ئەڵڵای لێبێ، حیمایی نەبوو کەسی، مەلیک نەبوو، حاجبی نەبوو، هەموو کەس پێگەشت. عومەریش ڕەضا ڕەحمەتی ئەڵڵای لێبێ هەر لە نوێژا شەهید کرد. ئەو بەکری سەدیق یعنی لەسەر مەرگا کفنیان بووێنە دیۆ کفنە تازەیە کراسە کۆنەکەی خۆم بۆ بێن ئەو کرا ئەوە بکەن بە کراسێکی تازە بۆ کەسێکی تر. يعني ئەوی جاواب هەر لە خانووەکەی خۆیان بوو، بەڵام مەلیکە چێتە قەسڕەوە ئەو بابەتانە وێ لە دوای سەردەمی ئیمامی عەلیەوە و لە دوای سەردەمی حەسەنی کوڕی کە بە 6 مانگەکەی ئەوە جاسی ساڵەکە تەواو بێ خلافەت بوونی نەما بوو بە مەلیکایەتی ئەوە بوو معاویە چوێ کۆشکەوە کە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئاماژەی پێدا بوو و ئاماژەش پێیا بوو مەلیکایەتەکەی ڕەحمەتە. بەنەسی فەرمودا فەرمێ ملکا عضوضا لە ڕیوایەتێکی ترا فەرمێ ملکا وڕەحمە، ڕەحمەتی تایە بۆ ئومەتەکە، خێری بە تەواوی لێ هەڵناگیرێ، لەوانەیە زوڵمی تیا بێ و جەوری تیا بێ و کەم و کوڕی تیا بەڵام ڕەحمەتە بەگشتی بۆ ئومەتەکە تا دوای ملکی جەبریەت و ئەوان خێری تیانە و بە تەواوی کوفر و شیرکە و نیقمەتە بۆ ئومەتەکە. بۆیە دوای فەرمێ ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم دوای ئەم 30 ساڵە خلافەتە ئەنجا مەلیکایەتیە و سەردەمی مەلیکایەتیە درێژترین سەردەمی تەمەنی ئومەتی ئیسلامی بوو. هەندێک دەڵێن 1000 ساڵ بوو، هەندێک دەڵێن 800 ساڵ بوو، هەندێک دەڵێن 1200 ساڵ بوو، بە لە 1000 ساڵ زیاتر بوو. ئیتر لە دوا ئەوەشەوە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ دوای ملکی جەبریە، ملکی جەبری ژەوەیەکە بە جەباروت و بە زۆر و بە زەخت کوفریە سەپێنرێ بەسەرمانە و ئەو حەدیثانەی هاتوون لەبارەی وەلی ئەمرەوە هیچی ئەم سەردەمی ملکی جەبریە ناگرێتەوە، هەمووی سەردەمی ملکی عەضوض ئەگرێتەوە کە بە ئیسلام حکمیان نەکرد بەڵام کەم و کوڕیانە بوو. ملکی جەبری بە ئیسلام حکم ناکا، حکمی لا ئیسلام لابراوە، بە حکمی کوفر حکم ئەکرێ، بە حکمی طاغوت حکم ئەکرێ. بۆیە ئەحادیثی وەلی ئەمر دانابەزێنرێتە سەر طاغوت وەسەر حکمی طاغوت. ئەوە جەماعەتی وەلی ئەمریەکانە لەوایە تێکەوتون و هەزان نێمە کێشەمان لەگەڵ حەدیثەکانێ وڕقمان لێت، کێشەمان نییە لەگەڵ هەڕقشمان لێ نییە، بەڵام مشکلەکەوە ئێوە غەڵەت دابەزێنە سەر واقعەکە خۆی حەدیثەکان بۆ کاتێکی تر وتراوە. ئەنجا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ دوا ئەم ملکە جەبریە دیسان چیەتەوە خلافەتێک یێتەوە لەسەر منهاجی نبووەت، يعني مهدی عليه السلام بڵێن عليه السلام باش نییە بڵێن رضي الله عنه باشترە، چونکە عليه السلام بۆ پێغەمبەران بەکارێ زیاتر، ئەگەر بیژڵی کێشەیەکی وایەتیانە بەس لەبەرەوەی شیعەڵێ ئێمە نێڵێن باشتر. مهدی رضي الله عنه کاتێک کە دێ بە هەمان ئەو شێوەی خەلیفەکانی ڕاشیدین حکومەکە ئەو ئەبوو بەکر و عومەر و عوثمان و عەلی، هەر بۆیەش فەرمودەکە فەرمی چی بە مشت ماڵەیە بە خەڵک، يعني عەدی بەرپا کردووە ماڵەوە نەزۆرە سەرۆت سامانەوە نەزۆرە بە مشت دەیدا بە خەڵک نایژمێرێ. طبعا لە سەردەمی أبو بكر وعمر وعثمان وعلي والرداء كبا مش مالي أنا بخل لبيت المال مسلمان حتى لسدم عمر كل عبد العزيز الرداء سردم يا أصلا فقير نما لولاتي مسلمان زكاتي بمدري برابو فقيراني دروي ولاتي مسلمان للرم بشكو ببن مؤلفة قلوبهم وإسلام قبولك أما جيبويك ترى نما كمال كوب بكريتو بخري لا ينكسيك ولا ينشن كسيك وقارخ بكري بلكو أقات دسي همو كسيك لا سرزوية. بويا فرمي رسول الله صلى الله عليه وسلم أنجا
خلافت دێتەوە چۆنیش على منهاج النبوة لەسەر منهجی پێغەمبەرایەتی ئاماژەیە بۆچی ئاماژەیە بۆی هەر کەسێ هاوی دیعایەوەی کردەوە من خلافت بەرپا ئەکەم و من دین سەرەخەمەوەمان ئەگەر لەسەر منهجی رسول الله نەبوو صلی الله عليه وسلم تاو بەتاڵە خلافەتەکەی بەتاڵە با خۆی ناوبنێ خەلیفە و با خەڵک بەیعەتی پێ با و با لەشی کۆ بنەوە خلافەتەکەی بەتاڵە لەسەر منهجی پێغەمبەر نەبی صلی الله عليه وسلم منهجی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەم شت چییە اعتقاد و بیر و باوەڕ نابێ خلافت بێ لەسەر منهاجی تەجەهم جەهمیەت لەسەر منهاجی اعتزال معتزلة نابێ خلافت بێ لەسەر منهاجی خوارج نابێ خلافت بێ لەسەر منهاجی شیعة أبي خلافت بێ لەسەر منهاجی نبوت منهاجی نبوتیش غيري منهجی رسول الله صلى الله عليه وسلم نابێ منهجی کترەبێ أبي أنا همي ودر نابن همي بك خرابه همي لابرابه ومنهجي رسول الله صلى الله عليه وسلم كسيجي لك تطبيق يعني كدو أو بيرو بكري تطبيق كري لنا وخلقيا هم لروي عقيدة هم لروي فقه هم لروي أخلاقياته وسلوكياته هم لروي معاملاته هم لروي جن كردن وسلموا أو بابتانا همي هو بوي براسي أم بابتابه ئاگاداری بن رسول الله صلی الله عليه وسلم کەوای فەرمووە هەر کەسێ هاتەوە لە شوێنێکا شەڕێکی بەرپا کرد و کۆمەڵێ لێی کۆبوونەوە و بەیعەتیان پێ ئەمە خلافەتە لەسەر منهاجی نبووە نەچی باوەڕی پێ بکەی وان نییە منهاجی نبووە ئەبێ دیراسەیەکەی بیزانی ئەنجا ئەتوانی ئەو خلافەتەی کە بەرپا بووە تەرقیبی بکەی بزانی بەکەڵکیەوە دێک کە بچیتە ناوی یاخودنا بەس کە تۆ جاهل بووی بە منهاجی نبووەت ها أبي بأتباع كل ناعق وكو إمام علي فرمي هكذا زودي أرى والله خلافات يكسر بعبرين جهات خد بكشتيتو بخسارة شيتو برويتويت خلق بكشتيتو بخسارة شيتو برويتويت وقد باور بكسي مكان كهاني كسانك باب وجهاد هل مخرتين بي لجيقايك ببيانوية خلافته أو لسر منهاج نبوته تا منهاج نبوة شارزان بيوه وشخص شارزين بيوه وهموشي لو جماعتها نهات بيتبون أو أندي كيتر بلا يما طواوة لسر بازار بدروسي مزانة بشوينه وأنا بكي وأو بابتش لآخر زمانه رولنا لفرمودك يا رسول الله صلى الله عليه وسلم كباسي كان آخر شتا يعني لملكي جبريانية لملكي عضوضانية دواي طوابوني وأنا باشا و كسانێک يجبر دوام كاركن بۆ زیندووبوونەوەی ئەو خلافەت ئومەت هەمووی دەستی هەڵ نەگرتووە وەکو ئێستا باسمان کرد طائفەیەک هەن بە بەردەوامی تا پێشیەکەن ولا فرمودەیەکی ترا رسول الله صلى الله عليه وسلم گەورەترین علاماتی ئەو خلافەتە ئەو باسەکا بۆمان کە فەرمێ چییە لن يجعل الله سيفين على أمتي سيفا من عدوها وسيفا من نفسها فالمكاتب أو خلافة زينوة بيتوي تبدو شمشير نامل لسر أمتك يعني شي دو شمشير نامل يعني لنا وخويانا يكترينا كوجن هر شمشيري دجمنا كأنا منه هر شكي دجمنا كأنا منه توان زارج بن بسر أو دجمنا أنا أما وكو بيشكيك بو بابتكاني مهدي يكم شتك لبارەی مەهدی و قسەی لەسەر بکەین بریتە لە ناوەکەی وەکو لە فەرمودەکەی پێشوشا ئاماژەمان پێیە اسمه يواطئ اسمي واسم أبيه يواطئ اسم أبي ناوي وەکو ناوی خۆمە و ناوی باوکیشی وەکو ناوی باوکمە یعنی ناوی محەممەدی کوڕی عەبدوڵڵاه وتمان مەهدی لەقەبێکە پێی دراوە لەبەرەوەی ڕێنمونی کراوە و ڕێنمونی خەڵکیەکە وتمان ئەشگونجێ هەموو کەسێ مەهدی بێ ئەشگونجێ هەموو کەسێ مهدي بين رينموني بكري ورينموني خلقيش بكا شتي طبيعي بويا أو لقبك بيدرا ويقنا ناوي خوي بريتيلا أو كباس مان كرد محمد كوري عبد الله و أمبياوا نشاني دومي بريتيلا شي بريتيلا ويكا لا آل بيت رسول الله صلى الله عليه وسلم يعني بور مناسة سبينا كابراك إنجليز بيه ناوی محەممەدی کوڕی عەبدوڵڵاه بێ بڵێ مەهدیم تۆ باوەڕی پێ ناکەی کابرایەکی فارس بێ کابرایەکی تورک بێ کوردی هەسێتەوە بڵێ منەوە ئەم باوەڕی پێ ناکەین ئەمە لە ئال بەیتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لە وەلەدی فاتیمەیە وەکو هاتووە لە فەرمودەکانە لە نەوەکانی فاتیمەیە وەکو هاتووشە لە هەندێک ئاثارا فەرموون لە وەلەدی حەسەنە بێ ئێمە تەحقیق بکەین لە نەسەبی کەواتە یەکەمە بێ تەحقیق لە ناوەکەی بکەین دوام لناوی باوکی سێم لە سەردەمەکەی کە سەردەمی خلافەت بێ دوای مڵکی جەبری بێ چوارەم تحقیق بکەین لە نەسەبی زین لە نەسەبی کێ لە نەسەبی رەسوڵ الله صلی الله عليه وسلم وبۆ معلوماتتان
دوای رسول الله صلی الله علیه و سلم لە فەرمودەکانی تراوە کوێساگەی نسەری باسی شکڵ و شێوەی دەموچاوێکە کاوە شکڵ و شێوە دەموچاوە ڕێک نەوەکانی رسول الله صلی الله علیه و سلم نەوەکانی ئیبراهیم علیه السلام ئاوا بوون هەتا رسول الله صلی الله علیه و سلم ئەو شێوەی دەموچاوی کە باسیکە کاملا لەنەوەی ئەوانە و نەوەیەکیش پاک یعنی ئومەتانی تری تێکەڵ نەبوو بێ ئەگەر بە زەواجی شەرعیش بوو بێ هەر لە باوکوداکی خۆیەوە تا ئەگاتەوە سەر رسول الله صلی الله علیه و سلم هەمووی پاک نەسەبی دەرەکی تێکەڵاو نەبوو بێ ڕەچەڵەکی دەرەکی تێکەڵاو نەبوو بێ ئاوە ئەوەنە پاک بێ طبعا زانایانە فەرموون بۆ مەهدی ئەتوانێ زاڵ بێ بەسەر هەموو کوفری سەرزەویە بۆچی ئەم پرسیاراکەن ئەڵێن لەبەرەوەی لە نەسەبی رسول الله صلی الله علیه و سلم ئایا ئەم زاڵبوونەی بەهۆی ئەوەی کە لە نەسەبی رسول الله صلی الله علیه و سلم بەهۆی ئەوەیە کە بەرەکەتی رسول الله پێگا یاخود بەهۆی ئەو جیناتەوەیە کە هەڵی گرتووە لە رسول الله صلی الله علیه و سلم طبعا بەهۆی هەردووکیەوەیەتی خوێنی رسول الله صلی الله علیه و سلم لە ڕەچەڵەکیا بێ ئەوە خوێنێکی مبارەکە و تایبەتمەندی خۆی هەیە و هەرواش بووە نینەوەکانی رسول الله صلی الله علیه و سلم بە درێژایی مێژووی ئیسلام تایبەتمەندی خۆیانیانە بووە حتا لە گێڕانەوەی فەرموودە لە باسکردنی بابەتەکانە لە یەکلاکردنەوەی قەضای حەساسەکانە هەر لە حەسەنەوە ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ بە کاتێککە دەستی لە خلافەت هەڵگرت و تەسلیمی معاویە کرد و شەڕی لە بینی موسڵمانان نەکوژاند و ینی ئیشی گەورە هەر بەوانە کرد بۆیە ئەمیش لەنەوەی حەسەنە ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ و هەڵگری بابڕین ئەو خوێنەی رسول الله صلی الله علیه و سلم کە پڕیەتی لە بەرەکەت وجگە لەوەش تایبەتمەندێکی تایە پێغەمبەران جیناتیان بۆ بەڕێوەبردنی زەوی بەهێزە يعني الله سبحانه وتعالى ئەوەی لە جیناتیان ناداناوە کە بتوانن ئومەتان بەڕێوەبرن زەوی بەڕێوەبرن هەر بۆیە جوولەکە بە گشتی زۆرترین پێغەمبەر لەناو ئەوانە هاتووە بۆیە جوولەکە بۆ خۆیان زۆرترینەوەی پێغەمبەرانیان تایە سەیرەکەی لە ڕووی دنیاییەوە توانیویانە زۆر پەرە بە خۆیان بن و خۆشیان بەهێز بکەن بە شێوەیەک منەظەمەی ماسۆنیەتەکەیان حکمی عالەمە کاکە وە چەند سەد ساڵە ئەم جیناتە بەقووەتە کە لەناو ئەوانە هەیە و بۆ شەڕ بەکارێن ئەبێ جیناتێکی بەقووەت بێتەوە لە بەرامبەریانە بۆ خەیر بەکاری بێنێ و زاڵ بێ بەسەرەوەانە ئەو جیناتەش مادی الله سبحانه وتعالى وای ویستووە کە لەوا بێت و نەوەی رسول الله بێ هەمان جیناتیە بێ بۆیە لە آخر زمانە زۆر بە ئاسانی زاڵە بێ بەسەر یەهودیە و الله سبحانه وتعالى هەموو ئەسبابێکیشی بۆ فەراهەم ئەکات تەنانەت بەرد و دار خەبەرەیان لە یەهودیە لەن وەرە بیکوژن چۆن لە فەرمودەکانە هاتووە دواتر باسیەکەین بۆیە ئەم تایبەتمەندیە کە لێرە لەم فەرمودەیە باسەکرێ فەرمێ لە ئال و بەیتی منە لە ڕیوایەت ترا فەرمێ لە عیترەتی منە ئەوەی لێ وەرەگیرە کە جیناتی مەهدی تایبەتە وەکو هی هەر مسڵمانێکی ئاسایینی جگە لەوەش الله سبحانه وتعالى علمێکی تایبەتی پێدا و جگە لەوەش خەڵکی لە سەردەمی ئەوە تاو تاقی کراونەتەوە طبعا هیچ لەشکرێکی مسلمانان سەرکەوتوو نابێت لە جەنگەکانیان هەتا وەکو لە شوبهە و لە شەهەوات دەرنەچێت لە فیتنەی شوبهە و لە فیتنەی شەهەوات دەرنەچێت حتا بڕۆن تەماشای قسەی طالوت بکەن لە قورئانە کە الله سبحانه وتعالى باسیەکە یەکەم جار تووشی فیتنەی چی بوون جوولەکە فیتنەی شوبهە لە هەڵبژاردننی قاعدەکەیە کە طالوت وتیان أنى يكون له الملك علينا ونحن أحق بالملك منه ولم يؤت سعة من المال ئێوە بوو ئەو شوبهەیان تێپەڕان کۆمەڵێکی زۆریان تێکەوتن و لەگەڵیانە بوون لە کافرەکان جیابوونەوە لێیان کە ئیدعای ئیسلامیانە کرد و سەرخستنی حەقیانە کرد دواتر شوبهەی شەهوەت هاتە پێشیان إن الله مبتليكم بنهر فمن شرب منه فليس مني ئەوە بوو کۆمەڵێکی تریشیان لەیە دەرنەچوون کۆمەڵێک کەممانەوە لەگەڵی رسول الله صلی الله عليه وسلم بەقەر عەدەدی کێ بوون ئەصحابی بەدر جەنگی بەدر ئەوەندە بوون لەشکرەکەی طالوت کەم بوون زۆر کەم بوون دەیتوانیان سەرکەون بەسەر هەزارانی هەزارە ئەگەر زۆر و بۆریان ببردایە ئەتوانی زۆر بەرن بەس وایان نەکرد الله سبحانه وتعالى سنەتی کەونی خۆیەتیە بێ لەشکری مسلمانان تاقی بکاتەوە بە هەردوو جۆرەکەی فیتنە هی شوبهەش و هی شەهەوات ئەبێ ئەوانەی کە جوندی ئەڵڵان بەحەق لە هی فیتنەی شوبهات و شەهەواتیش دەربچن ئەنجا توان سەرکەوتن تۆمارکە مەلایەک تۆزێک وتاری هەیە و بەهێزە و دەرسی هەیەوەمانە لەولاوە لە شوبهاتا تێکەوتووە یا لەولاوە لە شەهەواتا تێکەوتووە نەچی دوای بکەوە بزاریەوە قاعدەیە کە تۆ سەرخە نا با تاقی کرابێتەوە بە دنیا بە شەهوەت و با تاقی کرابێتەوە بە شوبهاتیش لە هەردووکی دەرچوو بێ ئەنجا پشتی پێ بەس
ئەنج عیلمەکەی بەکەڵ کردێ ئەنج بەکەڵکیەوەیەتەوە وەکو پێشەوە عکسێکی لەوە بڕۆ بۆ قائیدێک کە ئەوێ ئومەتێ سەر بخە بەلە هەردوو فیتنەکە دەرچوو بێ سبحان الله ئەمە قیسەی طالوت سەیری قیسەی مەهدیشکە هەمان شێوەیە رسول الله صلی الله عليه وسلم باسی نیشانەکانی قیامەتمان بۆ کە زیاد لە 200 نیشانە هەمووی چیە شوبهات و شەهەواتە ئەم خەڵکی دوای ئەوەکەوێ و ئەو خودی خۆشی ئەبێت لەو دوانە دەرچوو بێ لەو دوو فیتنە ئەو ساکە الله جل جلاله سەریەخە دەرچوونەکەشی بەهۆی ئەبێتە هۆی سەرکەوتنەکەی کەواتە هەم جیناتەکەی هەم هێزی لە زاڵبوونی بەسەر شەهەوات و شوبهاتەوەهی ئەوانەشی کە لەگەڵیان و هەم بەرەکەتی رسول الله صلى الله عليه وسلم لەگەڵ جیناتەکە کە با بڵێن عقلی مدبری تیا هەڵسۆڵێنەری تیا بەڕێوەبردننی تیا سەرکردایەتی تیا بەو سێ هۆکارە الله جل جلاله خۆی و لەشکرەکەی زاڵەکە بەسەر هەموو کوفری عالەمە و سەر ئەنجام خلافەت بەرپا بێتەوە و لە سەر دەستی ئەوە حکمی هەموو سەر زەوی ئەکرێ بۆیە ئەم بابەتە کافرن من ئەهلی بەیتی و تایبەتمەندیانی تیا ئەبێ ئاگاداری بین کە ئەمە لە ڕیوایەتەکەی تەبەڕانیە هاتووە ولا فرموديك ترى كلا ابن حبان فرمي ولو لم يبقى من الدنيا إلا ليلة لملك رجل من أهل بيتي فرمي قدني على طابونا ببز يكشوي ما به الله سبحانه وتعالى ملكي سرزوية دار دس كسك لأهل بيتي منه كليسان بس بي مهدية ولا فرموديك ترى فرمي لا تذهب الدنيا حتى يبعث الله رجلا من أهل بيتي فرمي دنيا طواو نابه إلا أبي أو مهدي بيت وين فرمدانا هموي أو ما نبوت تأكيد كاتو أو شخص ديتو ولا آل بيت رسول الله صلى الله عليه وسلم ولا محمدي كري عبد الله طبعا شعار محمدي كري حسني عسكرية محمدي كري حسني عسكرية وتاني لنا منارك الصامراء السردة بكيوي أو يتدرو كاتيكا أمانة يعني واشلين قرآن فاطمة قرآن أصلي كلاهي أو كناوي هموشي على سورة أحزابها توتياتو ماركراو بيت شان مجلد بين أحزاب تلواني خوش يعني سشتيك عن حازر كرد بي ولا بريك بين بلين أوها بوي جزر وجرك يخوي عن كوكن ودعاء عن كيو باشكم شتي أبكن وزختي كام كده تسلى عنه وابكن نسبي مهدي وكباس من كله ولدي فاطمة وكل فرمود كان هاتوا ولا نوي رسول الله صلى الله عليه وسلم فرموديك تلا فرمي المهدي منا أهل البيت يصلحه الله في ليلة كما إمام أحمد وابن ماجه يراوي عنه رسول الله صلى الله عليه وسلم فرمي مهدي لا إيما أبي آل بيت يعني لنا وكاني خوم به وفرمي الله سبحانه وتعالى لماوي شويك هاتوا لماوي روجك إصلاحيك أما سلي إصلاحه ولما قسان لسر كردو بچان آراستيكي جياواز عندي كانوا توي أنا قوايا مهدي تاو دقية كسيكي ملتزم نية زور ملتزم بدينه مسلمانك أسائية ليك شواء الله جل جلاله وايليك طوال التزامها ببدينه بس وانية أما رأيك لا واسترين رأيك أنا رأي بهذا كالله سبحانه وتعالى أم شخصك خوي زور دين داره زور ملزم بدينه زور خمخوري دينه زور خمخوري مسلمان أنا ليك شواء الله جل جلاله وايليك بتوانية جيهان بري وبري عقليتك واي بيبا هوشك واي بيبدا لشبك وايليك يا للرجك وايليك كبقال كيوبي مهليك به بقال كيوبي خليفة به بقال كيوبي إصلاح بك بقال كيوبي فسادني يلا سرزي طبعا قداريشن زور قرار هي ليك رجع أدري وليك لحظة أدري وزور شيء جبارة زور قرار هي هلا سرزوية على استاشا ليك لحظة أدري زور شيء جبارة شتي زور جورة شيء في أكله وقرار أو اشتكى أخرى تضليه شخص أو قرارات أو كاراك وما هديش لواتشي الله جل جلاله ليك رجع ليك شوا أو قرار بخاتنا وضليه كتوبة آراسي حكم لسرزوية بقوري برو عدلو وأويش داس بكار بيو أو توانعي بذاتك بيقوري فرموديك ترى فرمي المهدي مني رسول الله صلى الله عليه وسلم المهدي لمنه ما جيبوي خويني مني تياه رتش الله كي خومه وفرمي دعاء أو أجل الجبهة أقنى الأنف أما ديارترين نشانيتي كهاتو أجل الجبهة يعني ناوشواني زورة معناه يعني قجر تاتو أنا لا أجل الجبهة يعني خويبة طبيعية ناوشواني زورة
عربي أصيل نوكان إبراهيم عليه السلام ناوچاوانیان زۆر بووە، يعني ئێرە بۆ ئەویان زۆر بۆ خۆی بێڕوتانەوە ساگەر بێت و زۆریش بێ کابراچە زەرعیەکە نایە لە مەهدی بچێ لە ناوی پێغەمبەران بچێ. ئەنجا فەرمێ ئەقنە الأنف لوتی ڕێکە باشە ئەلێرەیە بەس ئەم بەرزایی هەیە، یعنی چەند بەرزاییش دیانی ڕێک دێ بەس ئەم بەرزایی ئێرەی هەیە وەکو لوتێکی طەبیعی جوان و لوتێکی ڕاوەستاوە داکەوتوو نییە بڵاو بۆوە نییە ڕاوەستاوە لە قاڵبی خۆیان کە ئەوەش جوانترین لوتی عەرەبیە لە نەوەکانی ئیبراهیم عەلەیهی السەلام و لە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم کە خۆی وابووە. ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم هەم ناوچەوانی زۆر بوو هەم لوتیشی ڕێک و ڕاوەستاو بووە. ئەو دوو نیشانەیە هاتووە کە عەلامەتی ئەوەیە لە ئال و بەیتی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم کە ئەوان بەو شێوە بوون. لە فرمودەیەکی ترا رسول الله صلى الله عليه وسلم كاوى إمام أبو داود جرايتي وفرمي لو لم يبقى من الدهر إلا يوم لبعث الله رجلا من أهل بيتي يملأها عدلا كما ملئت جورا. فرمي أجر لا تمني سرزوي تنها يقرج ما به يقرج إلا يوم الله جل جلاله لو رجع بياوك لآل بيتي من أنيره أو زاوية بركة لعدالة لا كاتيكا پڕکراوە لە زوڵم و لە جەور. تەمەن گەورەترین زوڵم چییە؟ کوفر و شیرک. بۆیە هەر کەسێ هاو وتی من ڕزگارکەم و من مەهدیم وانە ئەمە دنیا نەوەگە مەلەی بین یەکێ بێت و خەڵکێکی زۆر دوای بکەوێ باشە وتی من ڕزگارکەم و مەهدیم و دوام کەونوانە سەیری کردارەکەی بکەن بزان یەکەم زوڵم دژی ئەوە سێتەوە کوفر و شیرکە یاخودنا ويكم عدل كخم يا اخوة توحيد ايمان ياخذنا اگر حقي اواني نبو هيك حسابك يبونك كغورتين ظلم تيا شرك وكفر يبي يا كم شد جواب وسيتو معقول ني واز لا شرك وكفر بيني وبلا كاك ورن معاشتان بو شاك كم ومتاني ومتاني هو خلق يقوال امر اويلي ابو مهدي ها هر خدي دعوي پیغمبران عليهم السلام دسبيكي چي بو واعبدوا الله ما لكم من إله غيره نهيشتني كفر وشرك سرخستني توحيد وإيمان بو يسخير أمهات وحقي توحيد وإيمانين يا حقي اشتغاني تريه حقي كفر وشركين يا حقي اشتغاني تريه أو دروك ومنهجك حقني ومنهجك بطالة بيه كم شد كم ظلم كلابة ظلم شرك وكفر به أنجد وابراب وعدالة لا أنا كان تري جيانا جاء فرمي كمهديتي الزوي بر بولوا كبري كردو ملكة جبرية كان أو دا صلاتاني ككفر عالمي سباندويتي بسر خلقه وبو معلوماتان سروكي دولتان هي بناو إسلامي لا أمرويا هميان يا ضابطن يا نايب ضابطيكي بردسي دولتاني كفرن هيچ يان سر بخونين اگر شاگردیان نبن بۆ بەڕێوەبردنی مارکێت وشت ئەگەر شاگردیان نبن بۆ بەڕێوەبردنی مارکێتێک بۆ نمونە لەم هەرێمەی خۆمانە بەشێکی مارکێتێکە بەدەستی ئێرانە بەشێکی مارکێتێکە بەدەستی تورکیاوە دوو شاگردیان لەسەردانا و بەیان بەڕێوە بن ساڵانە ملیاران دۆلار قەباری بازرگانیان هەیە لەگەڵیانە ئەوە هەندێکیشی پیاوی استیخباراتیەوانە لە وڵاتانی ترە کام دەوڵەتە تۆی بین لەناو مسلمان بەحساب زۆر بەهێزە و لە ناتۆیایە و دووەم هێزە وەکو تورکیا سێ کوردوگان پیاوی استیخباراتی خۆیانە لەوانەیە ضابطێک بێ لە لای موساد لەوانەیە ضابطێک بێ لە لای CIA شتێکی لەو بابەتە ئیسلامێکی ئەمریکی پەیڕەوەکە لە تورکیا دەستگای ڕاند خۆی لە تەقریرەکەی ئاڵێ ئیسلامی تورکیا زۆر باشە زۆرمان بەدڵە ئەو ئیسلامەیە مامانەوێت ئەومانەوێت ئەبۆیە ئەردوگان خۆشی لە مقابلەکەی ئاڵێ علمانية يعني إسلام إسلام يعني علمانية هيج جاوزي يعني ولا يكشت أوه ويا قدار بنا أنا كأوان بيننا ما نمي ملكي تشين ملكي جبري كيس بانو يعني بسر معنا كفر عالمي همي بياوي خوان ولي أمرنين لتانتيك نتشين أما أنا أمزوية براكن لشي كفر وشرك بيجها مشتى قولتلين ظلم شيء كفر وشركة إن الشركة لظلم عظيم والكافرون هم الظالمون باشا كانت كفر وشرك قولتلين ظلما وملكيش بقيت داس كافر هؤلاء أكثر شيء بسبينه كفر وشرك بسبينه ولا توج رازينا بتاقبلينك ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم
وتوج أوتوماتيكي اتباعيانك إلى بروي حزب دنيا لو رجع لتتبعنا سنن من كان قبلكم شبرا بشبر وذراعا بذراع كالين توما بس ما نوانيه كدواء كوتون كبيان علين ولي أمره كسيستمي ديمقراطيا كان قبول كردون وبابتانا كقبر كان ينبوه برسنو شيخ كان ينبوه برسنو بارو دارو برد كان ينبوه برسنو أمانا أو شرك وكفر الظلمة كعوازوي هرهم يبربوا لي أنجا لو بربو الظلم لبواركاني تريشا لمالاو لناموساو لخويناو لهم وياهيو لساي أو حكم جبريانو بربلاو لنا ولاتي مسلمان أنا بقشت مهدي دي محاربة أمانة هموي أكا العقيدة ودس بيكا هتاوكو كردارو سلوكيات وفقه أوانا جاء رسول الله صلى الله عليه وسلم فرمت شون بركرا ولا لان ملك جبرية كانوا مهدي بطالية كاتو لي برية كاتو لا عدل وجاء ما جايبو شي كمهدي ديت يستبيت راستوخو دجي همو أمسر كردانية كام ولاتانا بنبريو ئەگەر بەقسەی وەلی ئەمریەکان بێ کە دێت خەواریجە خروجەکە لەو حاکمانە باشە لعنەتی ئەڵڵایان لێ بێ بەقسەی ئەوان بێ کە دێ سەگی ناواگرە ئەو فەرمودانەی بۆ دابەزێن لەسەر جا بۆیە باگەداریان بابەتە بین نا کە دێ ئەو خەلیفەیە ئەڵڵا جەل جەلالوه لەڕێی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بەڵێنی پێداوی وبەڵکو ئەو موڵکانە هەر هەمووی موڵکی جەبریە و موڵکی کوفریە و سەپێنراوە بەسەرمانەوە بێ هەمووی لەناو بچێ و ئەو زەویە پڕکرێتەوە لە عەدل دعاوي كمان بريان كردوا لا ظلم وجود. طبعا إمام أبو عبيدة فرمي عترة الرجل هم أخص أقاربه كرسول الله صلى الله عليه وسلم فرمي فرمي المهدي من عترتي منا فرمي ما بس بي نزيك ترين كسل رسول الله صلى الله عليه وسلم والتايبترين كسل رسول الله صلى الله عليه وسلم جاء فرمي يطلق على ذرية الرجل ويطلق على ذرية الرجل وفرمي هند ديجار بنا وكان شيء أو تري وهند ديجار على العشيرة الأقربين عشيرتك ساد زيك كاني خوي كلي ونزيك بيا كلي راه فرمي هدي ترتي منها ما بس يجي ما بس يشتا نوي خويتي باشا وما بس نزيك كانيتي وما بس خزمة كاني شتي لعشيرتك هيك كلا وسيانة بلام أويك تخصيص كراوة نوي خويتي شو قال أهل بيتي لروايتك ترى أو بتفسير بوي لا أهل بيتي خوما يعني طال نو كاني خوما لا روايتك ترى فرم من ولدي فاطمة ويتريجنا علته حل نوي خوما خويني خومتي شو لك شقي خوم لفاطمة طبعا فرموديك معناها رسول الله صلى الله عليه وسلم فرمي عليكم فرمي تركت فيكم ما إن تمسكتم به ما لم تضلوا بعدي أبدا كتاب الله وسنتي الروايات ترى فرمي وعترتي كتاب الله وعترتي فرم من دوشتم تيابا جيشتون اگر دسي تيا بيو بقرن هرگيز گمران ابن يكم يانشيا قرآن كتاب الله دوم يانشيا السنة كما الرواياتك ترى فرمي عترتكم كواتي عتر دستشيا امس يشتي آل بيتكي خزمة نزيكا كاني اواني لتشوار دوري بون للصحابة كاني ايه ما دس بهم يواقري شيعام رواياته ورقري ودس بيكش تواقري بس او اماماني خوان دياريان كدو كبحساب لنوي رسول الله صلى الله عليه وسلم واخريا محمد كوري حسني عسكري وتاني لسردابكي سامر على بدز بوانهم بكتين بوش كان هم صحابيان بك افريج يعني لي ورناغن روكو مال صحابه نبيك اخوان دانيان بياناون كا شوار بينجكن بويا مهدي لعترتي رسول الله صلى الله عليه وسلم طبعا صفاتي مهدي او كهاتوا بصحيحي بزوي ناو تشاواني ولوتي هاتوا لباري جستيو گوا کەڵەگەتە هاتووە لەبارەی ڕەنگی پێستیەوە گوایە سوورسپیە هاتووە لەبارەی با بڵێن قژ و ئەوانەیەوە گوایە خاوە هاتووە لەبارەی عەمامەیەوە هاتووە لەبارەی جلوبەرگەوە هیچی صحیح نییە ئەو مەهدیە کە شیعە باسیەکە جاری وایە ئەگەر بێنتە پێش چاوی خۆت یا سیستانی یا خومەینی دەرەچێت ئەو نیشانانەی کاینە عەباکەی ڕەشە و عەمامەکەی ڕەشە و ڕیشەکەی ئاواسپی بووە هەنێکی و ئەم بابەتە هەر ڕێک بێنیتە بەر چاوی خۆت خومەینی و سیستانی و خامەنایۆمانە دەرەچێتر دوام كيف أنا اشتعناها من بضعيفيات ويتي صح يعني طبعا بابتك ما بيتي بس إن شاء الله بالي رأي وسين بدرسي كتير إن شاء الله لسريع روين والحمد لله رب العالمين.